پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر هەر دوعایەکی بکردایە گیرا بوو. دیارە خۆ پێغەمبەران دوعایان گیرایە. ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ دایکم مشریک بوو، کافر بوو. ڕۆژێک زۆرم باسی ئیسلامەتی بۆ کرد و دایەگیان بۆ مسڵمان نابی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوایە و ئاوایە قسەی بە پێغەمبەری خوا و زۆرم پێ ناخۆش. هاتم یەکسەر بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و وتم ئەی پێغەمبەری خوا دوعا بۆ دایکم بکە بەڵکو خوا هیدایەتی بدە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی اللهم اهدي أبي هريرة، خوای هیدایەتی دایکی ئەبوو هورەیرە بدە. ئەبوو هورەیرە فەرمێ لە خۆشیانە قاچم عەرزی ناگر. بە هێواشی لە مەجلسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتمە دەرێ و بە هەڵە داوان ڕام کرد بەرەو ماڵەوە. لە دەرگامدا نەیکردەوە دایکم. جارێکم لە دەرگادا بە دەنگێکی بەقووەتر هاواری کرد ڕاوەستە کوڕم بە شتێ لەبەرکەم. گوێم لە دەنگی ئاو بوو کە کردبووی بە خۆیە، ئەی کرد بە خۆیە. دوای جلی لەبەر کرد و هەر دەرگاکەی کردەوە وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدان ڕەسوول الله. زۆرم پێخۆش بوو لە خۆشییا کەوتم بەسەر دەست و قاچی ئەماچم کرد و زانیم کە دوعاکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر ئاوە گیرا بوو. ئەنەس ڕەزای خوای لێبێ فەرمێ دایکم هێنامی بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لایەکی چارۆکەکەی خۆی دابوو بە سەرما بچکۆلە بوو. وتی ئەی پێغەمبەری خوا هذا أنيس ابني ئەمە ئەنەسۆکە، ئەمە ئەنەسۆکەی کوڕمە ئەتەیتوکە به يخدمك، هێنامە بۆی خزمەتت بکە فادع الله له، خوا دوعاشی بۆ بکە ئەی پێغەمبەری خوا. سەیری کەن سبحان الله. ئونەیس گەورە بوو ئەنەس مایەوە لە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە خزمەتی پێغەمبەری نازداری کرد عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر ئەو کاتە دوعاکەی بۆ کرد. من ڕیواەتی مسلیمە هەر لە ئەنەس خۆیەوەی جێڕێتەوە فەرمێ کە دایکم ئاوا منی ئەنەسۆکی بچکۆلە بووم و بردمی بۆ ئەوێ. هەر ئەو کاتە کە دایکم پێیوت ئەی پێغەمبەری خوا تو خوا دوعای بۆ بکە فەرمووی اللهم ئەکثر ماله وولده، خوایە سەروەت و سامانیشی زۆر کە زڕێت و مناڵیشی زۆر کە. جا ئەنەزە فەرمێ فوالله إن مالي كثير وإن ولدي وولد ولدي ليتعادون على نحو 100 اليوم. بەخوا قەسەم سەروەت و سامانەکەم زۆر زۆرە، مناڵەکانیشم ئەمڕۆ لە 100 زیاترن، لە 100 زیاتر. ئەوە دوعای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دعای پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئیبن عەباس فەرمی اللهم فقهه في الدين وعلمه التأويل، خوایە لە دینەکە تێیگەێنە، خوایە لێکدانەوەی دینەکەشی فێرکە، لێکدانەوەی تەفسیر. ئیمامی شەعبیە فەرمێ 32 ساڵ لە خزمەتی ئیبن عەباسا بووم ئایەت بە ئایەتی پێوتم ئێستا ئەزانم ئایەت بە ئایەت لە شوێ هاتۆتە خوارە و چه ئەحکامێکی شەرعیشی لێوەرەگیت. ئیتر ئەمەیە کە پێوترە بەحر الأمة و پێشێوترە حبر الأمة. گەورەترین فەقیه و شەرعناسی ئومەت ئیبن عەباسە.